بەپێ ئەو پرۆژانەی کە بۆ بەشی سینەمای سلێمانی تەرخان کراوە با بڵین وەکو بجێ حکوومەتتی هەرێم کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە دەتوانم بڵم کۆمەڵە کار و چالاکی و پرۆژەی باش بەرەم هاتووە دەتوانم بڵم لەو ماوەی ئەو ساڵەدا زیاتر لە 20 کورتە فلیم بەرهەم هاتووە لەلایەن دەرهێنەرانەوە و زائیدەن سێ فیلمی درێژیش بەرەم هاتووە کە زۆربیان نمایش نەکراون و بوونەتە چالاکیەک نییە بۆ 2019 و ئەکەوێتە سەری ساڵی تازۆنیە کە دوایەوە نیە دەسەکرێ بە نمایشیان لێرە لێنی کۆمەڵی دەرهێنەری باش بەڕاستی هەساون بەوەی کە کار و چالاکیان هەیە سەبارەت بە کورتە فیلم دوای تایە مەسن 20 دقەیە کورتە فیلمی تایە 15 دقەیە بەڵام سێ فیلمی درێژیشمانەیە کە هیچێک لەوانە کاکدانا کەریم پێم وایانە هەفتەی ڕابردوو لە کاری مۆنتاژ تەواو بوو و فیلمێکی کەمان هەیە ئەشکانی ئەحمەدی کە فیلمێکی درێژە باز لە ئەنفا دەکات فیلمێکی کەمان هەیە تۆفیقی ئەمانی کەویش خۆشبەختانە کۆتایی بەکارەکانی هێناوە زائیدەن کۆمەڵە دیکۆمنتاری لەوانە ئاڵا هوشیار کە مخرجێکی کەرکووکیە هەر دیکۆمنتارێکی لەسەر چۆنیەتی ڕۆژئاوا و چۆنیەتی پێشمەرگەی کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە و دەتوانم بڵێم یعنی بە کۆی گشتی لە ئیم ساڵدا زیاد لە 20 کورتە فیلم بەرەم هاتووە و زیاتر لە سێ فیلمی درێژیش کە بە شێوەیەکی ستاندار ساعت و 45 دقەیە بەرەم هاتووە هەر بینەرێکی بەڕێز بە هونەرمەندانیشەوە یعنی پشت بکەنە حەڵقە و مەڵقەی تورکی بەڕاستی بایکۆتێکی تەواوی بکەن لەبەرەوە نەک فەرهەنگی ئەمەیە نەکەتوری ئەمەیە بە پێچەوانەوە ئەیانەوێت لە ناحیەی جومگەکانی هەموو کەسایەتیەکان و هەموو فەرهەنگ و کەلتوری کوردی بدەن من خۆم بۆ خۆم نییە چەند جارێک نییە بە بۆنی میوانیەوە ینی چەند لەحزەیەک سێرم کردوانە بەڕاستی تافەە بەڕاستی هیچت پێ ناڵێ نییە جگەلەوەی نییە کە ئەوێت نییە فەرهەنگ و کەلتوری کوردی لەناوبەرێ من دەخوازم ینی ئێمەی سینەماکاری کورد بتوانین بە بەرهەمی بەپێس بتوانین بە مۆزوعی جوان کاگە ڕۆژنامەنووسێکی ئەمریکی هاتۆتە کوردستانەوە مانگێک لێرە بووە ئەڵێ هەر هەنگاوێک بنیت سینناریویەکە لە کوردستانە هەر هەنگاوێ بنی چیرۆکی تراژیدایە هەر هەنگاوێ بنی چیرۆکێکی لەبارە نیە بۆم کوردستانە ئێمە کاتیەوە هاتووە بەڕاستی تر بکەوینەوە سەر خۆمان بتوانین ئەو داستانانە ئەو مۆزوعانە ئەو ئەحداسانە ئەو ڕووداوگەلێک نییە کە بیکەینە وێنە بیکەینە سینەما بینەری کوردی ئاش بکەینەوە بۆ خۆمان بۆی بتوانین هەموو ئەگەر ساڵی دوو جاریش فیسیڤالات هەبێت کە بیانوێک بۆ بینینی فیلم نییە بۆ بینەران لەبەرەوە ئێمە دەخوازینەوە لای بەدەست ئێمەیە بەڕاستی ئەگەمانەوێ نییە بینەران سەیری حەڵقەی تورکی نەکەن ئەوە بەدەست ئێمەیە بمانەوێت جارێککە نییە بەلای فەرهەنگی کەلتوری تورکیەکی سەقەت یان پارسێکی سەقەتانە ڕۆن یعنی بۆچی ئێمە هیچمان کەمتر نییە لە دنیا کاکە تورکیا خۆی بەوە زانێمانە هەموو ساڵێک 250 میلیۆن دلار نییە بە بۆنی ئێمەوە نییە قازانجەکات بۆ بێڵین ئەوە بکرێت بۆ پارانە خۆمانین بە چەند فیلمی جوان ئێمە داستانی گەوری هەڵەبجەمانەیە کە گەورەتی تراژیدیانە ئەتوانین لە چەندین فیلمی جوانە کۆی بکەینەوە بە دنیای بناسیێنین کە تا ئێستا نیە بەداخەوە نەماتوانیوە ئەو ڕێژکەیە بگرینە بەر کە فیلمێکی جوانی سینەما پێشکەش بین بەڕووی دنیاەمانە نییە بۆی بتوانین نییە لە قەزەی کورد بگەن کاکە تۆ دوورمەڕۆنی سەلاحەدین دەمبیداش هەیە یەکێکە لە کەسایەتی بەڕێزەکان یەکێکە لە قەڵەمە جوانەکان کە خاوەنی چەندین کتێبە هەر لەسەر ئەو پیاوە عەبدوڵڵا ئۆژالان هەر لەسەر ئەو پیاوەنی ئەتوانی چەندەها داسان 100 فیلم لەسەر جیوارە کراوە بۆ ئێمە 50 فیلمی جوان لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆژالان نەکەین بۆ 10 فیلمی جوان لەسەر سەلاحەدین دەمبیداش نەکەین کە گەنجێکە نییە بەڕاستی تمۆحی نییە کوردە تمۆحی بەدەستهێنانی دووبارە فەرهەنگی کوردیە کەلتوری کوردیە بۆ ئێ دەخوازم ئەبێتر لە مەولانیە کاتی هاتووە چاوەکان بکرێنەوە بەباشی دڵەکان فراوان بکرێن بە جددی کار بۆ بکەینە بۆی سینەمای کوردی بە ئاسێکی وا و بە ئاقارێکی وا بگەێنین کە هەرگیز وڵاتان جورئەت نەکەنیە بۆ شێومانە بێن کەلتوری ئێمە لەکەدارکە نییە بە فلیمە سەقەتەکانیانەوە بە هیچ شوێ نییە هاوکار نەبووە بە هیچ شوێ و من بەجددی کلەیەکی زۆر گەورم لە حکوومەتتی هەرێم هەیە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری لەبەرەوەی زۆر خەمساردن لەبەرەوەی دارهێنەرەکان تەواوی هونەرمەندان نایەن لە باگراوندیان و نیە پشتیان بگرن نیە بۆی بتوانن نییە کاری سینەما بە ئەنجام گێنن لەبەرەوە لێرە و لەوێ نییە لە کۆمەڵی ناسیا و کۆمەڵی ئەو کەسایەتیانە بیان گۆڵبژێرێکیەکەنەوەمانە چەند فیلمێکیان پێ نمایشەکەن بە شەرتێ فیلمەکانیش کە ئەزان لەو ئاستەیانە کە تۆ فەرهەنگی تۆ بە دنیا بناسیێنێ ینی لێ ناشارمەوە ئەوە خەلەلی حکوومەتتی هەرێمە ئێڵی حەڵقەی تورکی بێتە ئەم ناوەنی فەرهەنگی تۆ بشەوێنێ ئەوە خەلەلی وەزارەتی ڕۆشنبیریە هیچ سانسۆرێکی نییە لەسەرەوەی نییە هەر کەناڵێک نییە بە ئارەزی خۆی کەناڵەکە ئەکاتەوە یەت چەندها فیلمی دووبلاژ کراوە من با یەکشت بە جەنابی بڵم چەندها پارە نییە سەرفەکرێ نییە بۆ چەندها کەسایەتی نییە کە ڕۆژانە لە ستودیۆدا دانیشن حەڵقم بۆ دووبلاژەکەن حەڵقەی
خەڵکێکی ساقەت کە خۆشیان قەناعەتیان پێ نییە بەس لەوەر حکمی پارەکەیە ئایا هەموو پارە کۆ بکرێتەوە لە 5 فیلمی سینەماییە باسی قەزەی کورد باسی ئەنفال باسی ڕۆژاوا بکە باسی هەڵبجە بکات ئەمە جوانتر نییە لەوەی بۆیە دەخوازم هەمی بایکۆتی کەنەوە زائیدەن کەرتی تایبەت بەڕاستی خەمساردا ئەمین دەخوازم وەکو ئەوروپیەکان بن کاکە کاکبرا هاتۆ کۆمپانیایکی گەورەی هەیە کۆمپانیایکی گەورەی بۆ نمونە سەدەی 20م هیچێکە نییە لە بزنسمانە گەورەکان یەت لە بواری کەرتی سینەماشانیە دنیا پارە سەرفەکە هەم قازانیش بەدەزیێنێت هەم وڵاتەکەی بۆ پێشەخات نیە لە بواری چەندین فیلمی باشە بۆیە ئەم کەم تەرخەمیە لە حکوومەتی هەرێمە لە وەزارەتی ڕۆشنبیریە لە دەوڵەمەندەکانە چیلی دەخوازم بەخۆیان ناپشتنەوە بەڕاستینی بۆی بتوانین ئێمە ژوە وڵاتانی دنیا ببینانیە وێنایەکی سینەمایەکی جوان بۆ هەموو جیهان. Yine var